لە ئەمریکاوە چۆن لەژێر چاودێری تۆمبارە گەورەترین گورز لە دۆسیای نەوتی هەرێم درا لە کاتێکدا هەمووان چاویان لەسەر کێشانەوەخۆیەکانی هەرێمە لە واشنتۆنەوە نەخشەیەکی نوێ بۆ وزەی عێراق کێشرا کە ڕەنگە بۆ هەمیشە هاوسەنگی هێز لە نێوان هەولێر و بەغدا بگۆڕێت. گرێبەستە نوێیەکانی وەزارەتی نەوتی عێراق چۆن کێڵگە ستراتیژیەکانی هەرێم دەخنکێنن لەژێر چاودێری وەزیری نەوتی عێراق و سەرپەرشتی تۆمبارەک لە ناو جەرگەی ئەمریکا چەند گرێبەستێکی گەورە واژوو کران. یەکەمیان هاتنی کۆمپانیای کۆنکۆ فلیپسی ئەمریکیە بۆ ناو کێڵگەی کەرکووک بابا ئاڤانە بای حەسەن و جەبور بە هاوبەشی لەگەڵ BP بەریتانی. ئەمە تەنها گرێبەستێکی یاسایی نییە، ئەم کێڵگانە ڕێک دەکەونە سەر هەمان ئەو زۆنە جیۆلۆجیەی کە کێڵگەی خوورمەڵەی لێیە، گەورەترین کێڵگەی نەوتی ژێردەسەڵاتی هەرێم. ئەمەش گەمارۆیەکی جیۆلۆجیە بۆ خنکاندنی پێگەی وزەی هەرێم و کەمکردنەوەی نەوتی کێڵگەکە. ئەوەی دۆخەکە لە حکوومەتی هەرێم قوڕستر کردووە دوای بڕیاری دادگای پاریس دژی تورکیا و هەڵوەشانەوەی یاسای نەوت و گازی هەرێم لەلایەن دادگای فیدراڵیەوە دەستی حکوومەتی هەرێم بە تەواوەتی بەستراوەتەوە. ئێستا نەکەر ناتوانێت یەک بەرمیل نەوت بەبێ سۆمۆ هەناردە بکات، بەڵکو لە ڕووی یاساییەوە دەستکراوە نییە بۆ واژووکردنی هیچ گرێبەستێکی نوێ. هیچ کۆمپانیایەکی نێودەوڵەتیش وەک ڕابردوو بەبێ گڵۆپی سەوزی بەغدا ناوێرێت بێتە هەرێم، چونکە بەغدا ئێستا پێگەی بەهێز بووە و واشنتنیشی لە پشتە. هەرێم ناتوانێت کێڵگەکانی هاوشێوەی بەغدا بە ئاسانی فراوان بکات. کاتێک کۆمپانیایەکی وەک HKN لەگەڵ بەغدا ڕێک دەکەوێت بۆ پەرەپێدانی کێڵگەی حەمرین، پەیامەکە ڕوونە. کۆتایی بە سەردەمی گرێبەستە تاگلایەنەکانی هەرێم هات. بێدەنگی خنکێنەری حکوومەتی هەرێم لە ئاست ئەم هەنگاوانە نیشانەی لاوازیەکی بێوێنەیە. لە ڕابردوودا هەولێر بۆ هەر جوڵەیەکی لەم شێوەیە ناڕەزایەتی توندی دەردەبڕێ، بەڵام ئێستا بێدەنگی هەڵبژاردووە. ئایا ئەمە نیشانەی لاوازبوونی یەکجاری پێگەی هەرێمە لە ناوچە جێناکۆکەکان؟